بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە تەواوکردنی راپۆرتی لیژنە پەرلەمانیەکەی تورکیا دەکەین سەبارەت بە پرۆسەی ئاشتی دوای زیاتر لە 6 مانگ لە کۆبوونەوە ئەندامانی ئەو لیژنەیە کە پێکاتبوون لە زۆرینەی پارتەکانی ناو پەرلەمانی تورکیا راپۆرتێکیان ئامادە کردووە باز لە ناوەڕۆکی راپۆرتەکە دەکەین دیارە ئەو لیژنەی پێکاتبوو ناوی کۆمیسیۆنی یەکرێزی نیشتیمانی برایەتی و دموکراسی بوو راپۆرتێکیان ئامادە کردووە کە زیاتر لە 6 لاپەڕە لە خۆی دەگرێت لەبارەی برایەتی تورک و عارەب هەروە پرسی هەڵۆشانەوەی پارتی کرێکارانی کوردستان ڕێخستنی یاسایی لە پرۆسەکە ئێمە باز لەوە دەکەین ئایا راپۆرتەکە هیچ دانپێدانانێکی تێدایە بۆ مافە سیاسیەکانی کورد و مەسەلەی خۆبەڕێوەبەری وایە راپۆرتەکە هیچ لە خۆ دەگرێت بۆ ئازادکردنی وەجەلان بۆی کە ڕۆڵ هەبێت لە پرۆسەی ئاشتی و هیچ دوایام راپۆرتە هیچ پرۆژە یاسایەک لە پەرلەمانی تورکیا دەردەکرێت بۆ لێبوردن لە زیندانیەکان بێ چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان بێ و بۆ پرسی زمانی کوردی و پرسی کوردیش ئەوە ئایا دوایام راپۆرتە دەستور لە تورکیا هەموار دەکرێتەوە ئەم پرسانە قسەی لەسەر دەکەن نەگەر هەرێک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروە لە هەولێری شەوە کاک جێگر برادۆستی شارەزایی کاروباری تورکیا سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بن مامۆستا عومەر بەخێر بن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سوپاس دەکەین سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر کارەکانی ئەو لیژنەیە کە دوای 6 مانگ کارەکانی تەواو کرد بەگشتی راپۆرتەکە بە شێوی گشتی راپۆرتەکە شتی باش لە خۆ دەگرێت بۆ کورد و دوێنێش بەرپرسێکی پارتی کرێکاران بە ئاژانسی ڕۆیترزی ڕاگەیاند و کەوان پێشوازی لە تەواوکردنی راپۆرتەکە دەکەن و 2000 جار راپۆرتەکە دەبێت لە پەرلەمانی تورکیا پەسەند بکرێت ئێستا لیژنەکە پەسەندی کردو بەڵێ سوپاسی بەڕێستان و بینەرانی خۆشەویستەکەین بۆ ئەم دیدارە ئەگەر سەرنج بدەین ئێمە ڕۆژی چوارشەممە ئەو راپۆرتە کۆتایی پێهات کە بڕیار بوو کۆمیسیۆنی پەرلەمانی چارەسەری دیموکراتی لە تورکیا پێشکەش بە پەرلەمانی بکە راپۆرتەکە پێکاتووە لە 6 لاپەڕە و ئەم راپۆرتەوەکو نەخشە ڕێگای گوایە بۆ ئایندەی کارکردن لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا بە شێوەیەکی قانونی و یاسایی ئێمە ئەبینین کە لە چوارچێوەی کۆمیسیۆنەکەیە بە زۆرینەی دەنگ کە 47 دەنگ بەرامبەر 3 دەنگ کە 2 دەنگیان ناڕازی بوون و یەکێکیان دەنگی نەدا بۆ راپۆرتەکە بەرزەکرێتەوە بۆ پەرلەمانی تورکیا و بەڕاستی ئەمە ئۆجەلان خۆشی باسیەکە کە ئەمە قۆناغی دووهەمی پرۆسەی ئاشتیە بەڕاستی بۆ تاوکردنی ئەم راپۆرتە بەڵێ بەڵێ ئەمە قۆناغی دووهەمی پرۆسەی ئاشتیە بۆ چونکە ئەچێتە چوارچێوەیەکی یاساییەوە لەبەرەوە بەشێکی زۆر لە توێژەرانی سیاسی و چاودێرانی سیاسی ئەمە بە هەنگاوێکی ئیجابی لە قەڵەمەدەن چونکە ئەچێتە پەرلەمان و لە پەرلەمانە قسەی لەسەرەکرێ و پاشان ئەدرێتە حکوومەت بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانەی کە لە ناو راپۆرتەکەدا هاتووە چونکە هەتا کوێستا و پرۆسەی ئاشتیانی پێشتر لە ساڵی 93 ساڵی 2013 ساڵی 2015 هەموو ئەو پرۆسەی ئاشتی ئەم قۆناغی بەخۆیەوە نەبینیوە بەڵکو قۆناغێک پێش ئەمە لەبارچووە یعنی هەر لەو کاتی کە دانوستان لە نێوان پارتی کرێکاران و حکوومەت یان پارتی کرێکاران و ئەکەپایان پێشتریش لەگەڵ حکوومەتەکانی ترە ئەنجام داوە دراوە هەر لە قۆناغەکانی دانوستان لەبار برا و کۆتایی پێهاتوە پەرلەمانی و بەشداری ئەم حیزبەکان نەچۆتەوە بەڵێ هیچ نەچوە هیچ ئەو پرۆسانەی پێشتوو هیچ شێوازێکی لەمەی بەخۆیەوە نەبینیوە و نەیتوانیەوە بگاتە ئەم هەنگاوە لەبەرەوە ئێمە بینین ئەمە داوایەکی ئۆجالانیش بوو هەر لە سەرەتای پرۆسەکەیە کە ئێمە ئەمانەوێ شێوازێکی یاسایی بەخۆ بگرێ و بگاتە پەرلەمانی تورکیا و لە پەرلەمانی تورکیا قسە لەسەر ئەم دۆزە بکرێ و لە هەمان کاتە ئەمە تەنها پرۆسەی ئاشتی تەنانەت حکوومەت نییە لەگەڵ پارتی کرێکارانە بەڵکو پرۆسەی ئاشتی دەوڵەتە بە هەموو پێکاتەکانیەوە تەنانەت بە ئۆپۆزیسیۆن و بە حکومڕان و بە هەموویەوە چونکە ئێمە بینین ئێستا بەشێک لە ئەندامانی ئەم لیژنەیە هەندێک پارتی تیانەسا کە لەبەرەی ئۆپۆزیسیۆنان یعنی وەکو ئی پارتی وەکو جەهەپا یعنی ئەم پارتانە کە بەهێزیشن یعنی لە ناو ئۆپۆزیسیۆنە لە کۆی پارتەکان بەزی پارتی لە لیژنەکەدان
ئەندامانە بووە بەڵێ گەندام بوو ئێستا 50 ئەندام بەڵێ ئێستا بە 50 ئەندام بەشداریەکەن و ئیپارتیش وەکو ئەوە نییە بڵێ بەتاوی لە پرۆسەکە کشابێتەوە ئەڵێ ئێمە تەحەفوزمان هەیە لەسەر هەندێک قسەوە لە هەندێک شێوازی لەبەر ئەوە ئەنجا جاپاش کە گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆنە بوونی لەم کۆمسیۆنەیە زیاتر پرۆسەکەی بەهێزتر کردووە و زیاتر ئەم نەخشێ ڕێگایە وەکو ئەوەی ڕاستە دەوڵەت ئێستا کە حکوومەت کە پێک هاتووە لە ئەکەپە و مەهەپە بەڵام بوونی پارتێکی ئۆپۆزیسیۆنیش زیاتر شتەکە بەهێزترەکە بۆ وەکو چاودێرێک وایە بەسەر پرۆسەکەەوە و لەگەڵ هەنگاوەکانی حکوومەتان نیە یعنی ئێستا ئیپارتی یان جەهەپە لەگەڵ ئەو هەنگاوانە نییە کە حکوومەت ئەینێ ئەگەر زانی بە بەرژەوەندی گشتی نەبوو یان بە بەرژەوەندی پارتە ئۆپۆزیسیۆنەکان نەبوو ئەنجا دەم پارتیش هەتاکو ئێستا لەبەری ئۆپۆزیسیۆنایە لەبەری حکوومەتان نییە یعنی ئێمە هەڵبژاردنەکانی پێشووی سەرۆکایەتی کۆماری هەروە هەڵبژاردننی شارەوانیەکان ئێمە ئەبینین نزیکیەکی زۆر هەبووە لە بینی دەمپارتی و لە بینی جەهەپە یعنی زۆربەی دەنگدانەکان لە هەندێک شوێنە بە تایبەتی لە شارەوانیە گەورەکانی وەکو ئەستەمبول و ئەنقەرە و ئەمانە دەمپارتی پشتیوانی لە جەهەپە کردووە وەکو بڵێن وەکو بەرەیەکی چەپ وا بوون یعنی ئەم بەرە چەپە بەیەکەوە بوون و دەم پارتیش لەسەر پارتە چەپەکان حسابەکرێت لە تورکیا هەر دەم پارتی لە ناوی خودی پارتەکە خۆشیەوە ناوێکی کوردستانی بوون و کوردبوونی پێوە دیار نییە ئەوەندەی زیاتر چەپەکانی لە دەوری خۆی کۆ کردوتەوە یعنی هەتا ئێستاش بە هەندێک لە بربژێرەکانی هەندێک لە سەرکردە باڵاکانی چەپی تورکین یعنی هەتا کوردیژی دوو دیوی هەیە یعنی لەوانەیە گەر بڵێ دیوێکی ئیجابیە بۆ ئەتوانێ لایەنگرێکی زۆر لە ناو کۆمەلگای تورکی بۆ کێشەی کورد زیادکە بەڵام بە مەرجێک ئەگەر ئەوانە لەگەڵ چارەسەری ئاشتیانەی کێشەی کورد و دابینکردنی مافەکان یابن بەڵام بە دیوێکی ترە بە قازانج ناشکرێتەوە بۆ ئەگەر بێت و ئەو پارتانە ئەو چەپانە جەهەپە تەنها بە مەبەستی بەرژەوەندی خۆی دەمپارتی و کوردی بەکاری هێنابێ بۆ بەرژەوەندیەکانی خۆی کە هەتاکو ئێستاش زۆرتر بەو ئاقارەی ئاشکاوەتەوە کە زۆر پشتیوانیەکی گەوریان لە کێشەی کورد نەکردووە سپاسەکەم دێمەوە خزمەت بچینە هەورە لای کاک جێگەر سوپاسیان بە دەبوونی بەڕێزشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر راپۆرتەکە و ئایا راپۆرتەکە بۆ چێر تاکو ئێستا پرسی کورد وەکو ینی تورکیای بێ تیرۆر دێنێت یاخود لەبارەی کوردەوە لە ناوڕۆکی راپۆرتەکە هیچ دانانێک بە کورد بە مەسەلەی پەروەردەی تێدایە؟ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو ڕێز بۆ جەنابەت بۆ میوانەکەت بۆ بینەرانی پێیان لە ڕاستیدا ناوەڕۆکی ئەم راپۆرتە هێشتا دقەکەی بڵاو نەبووتەوە تاکو ئێمە بتوانین خاڵ بە خاڵ باسی بکەین بەڵام ئەوەی کە گرنگە ئەم راپۆرتە کارێکی زۆری لەسەر کراوە و بۆ یەکەمین جارە لە مێژووی دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی فەرمی پرۆسەی ئاشتی یان پرسی کورد دەچێتە چوارچێوەیەکی یاسایی لە ناو پەرلەمانی تورکیا لێژنەی بۆ دروست دەکرێت و لێژنەیەکی 51 کەسی سەرۆکی پەرلەمان بەشدار سەرپەرشتی کۆبنەوەکان دەکا و 47 ئەندامیش بە بەڵێ دەنگی پێدەدا لەگەڵ ئەو دوو دەنگەی پارتی ڕەنج و پارتی کرێکارانی تورکیا و کە بە نەخێر دەنجیاندا و تۆرکان ئاڵچی خێزانی تاهیر ئاڵچیش بە دەنگی سپی بوو لە ڕاستیدا ئەم ناوەڕۆکی ئەم راپۆرتە خاڵی گرنگی تێدایە سەرەتاکەی باس لە هۆکارەکانی پشت دروستکردنی ئەم کۆمسیۆنە دەکات و ئامانجەکانی کۆمسیۆنەکە دەکات لە خاڵی دۆمە لە خاڵی سێمە کە زۆر گرنگە باسی مێژووی براتی نێوان تورک و کورد دەکات و گەڕاوەتەوە بۆ وتارێکی کەماڵ ئەتاتورک کە لە ساڵی 1920 بەرلەوەی دەوڵەتی تورکیا دروست بکرێت کە لەوێ زۆر بە جددی کەماڵ ئەتاتورک ئەو کات باسی لە پرسی کورد کردووە پێی وابوو کە دەوڵەتی تورکیا دەوڵەتی کورد و تورک و هەموو نێتەوەکانی ترە دواتر پێچەوانەکەمان بینی و لە خاڵی چوارەمە باس لە ئەو لێژنانە دەکات و ئەو کۆبوونەوانە دەکات ئەو سەردانانە دەکات کە کۆمسیۆنەکە لەو 6 مانگەیە ئەنجامی داوە هەروە لە خاڵی پێنجەمە باس لە بابەتی چەکداماڵینی پەکەکە و خۆهەڵوەشانەوەی پەکەکە و بڕیارەکانی قەندیل دەکات کە بە ئیجابی باسییان دەکات بەڵام ئەوەی کە پەیوەندی بە پرسی کورد و کە زۆر گرنگە و کە هەدەفی دروستکردنی ئەم کۆمسیۆنە بوو خاڵی پێنجەم و شەشەم و حوتەمە کە باس لە بەیاساییکردنی
با بڵێن بڕیارەکانی ئەو کۆمسیۆنێ دەکات و باسی دیموکراسیش دەکات کە پرسی زمانە پرسی بەشداریکردنی سیاسی کوردە بەداخەوە کۆمسیۆنەکە خاڵیش ئیجابی زۆر تێدا بوو بەڵام هەندێک خاڵی سلبیشی تێدایە و ڕەخنەشی لێ گیرا بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو سەرەتایەک وەکو ئەوەی کە ئێمە ئەزمونێکی زۆر خراپمان لە پرسی ئاشتی هەیە لەگەڵ تورکیا ئەمەیان جیاوازە لەوانی دیکە سەرەتایەکی زۆر باشەوە یەکەمین جاریشە بە شێوەیەکی فەرمی پرسی کورد دەچێتە ناو پەرلەمانی تورکیا و دەبێتە بابەتێکی گرنگ ئەوەی کە ماوە ئێستا شرۆڤەکردنی خاڵەکانی ئەم راپۆرتەیە کە دواتر پەرلەمانی تورکیا لە دوو مانجی داهاتوو سێ مانجی داهاتوو زۆر بەجددی دەبێت قسەی لەسەر بکات ئومێدێک هەیە بەوەی کە هەموو هێزەکانی ناو پەرلەمانی تورکیا دەنگ بدەن بە ناوەڕۆکی ئەم راپۆرتە چونکە ئەمە جارێ هەر راپۆرتە هێشتا نەبووتە بە یاسا چونکە پێویستی بەوەیە کە بە یاسایی بکرێت ئەوەی ئێستا زۆر باشە بەڵام ئەگەر بە یاسا نەکرێ و نەخرێتە ناو یاساکانی دەوڵەتی تورکیا هیچ سوودێکی نییە بۆ خستنە ناو یاساش پێویستی بە تعدیلی مادەی دەستوری هەیە کە ئەمە ڕەنگە دواتر بەریەکەوتنێک لە نێوان ئاک پارتی و جەهەپە دروست بێت نەک لەسەر ئەوەی کە جەهەپە دژی پێدانی مافی کووردە دژی ئەوەی تعدیلکردنی مادەی 42 مادەی 66 مادەی 92 کە ئەوە یەکەمیان پەیوەندی بە زمانی دایکە مادەی 42 مادەی 66 پەیوەندی بە بەشداری سیاسی هەمولانەکانە ئەوەی 92 پەیوەندی بە مافی مرۆڤ و بڕیارەکانی دادگای مافی ئەوروپایە کە زۆر بەڕوونی لە یەکێ لە خاڵەکانی مادەی 92 باس لەوە دەکات هەر بڕیارێک لە دادگای مافی مرۆڤی ئەوروپی دەربچێت دەبێت لە تورکیا تطبیق بکرێت کە ئەمە تطبیق نەکرایە بە تایبەتی لەسەر بەڕێز سەلاحەدین دەمیرتاش بەڵام بەریەکەوتنەکە لەسەر ئەوە دەبێت کە ئاک پارتی دەمێکە باس لەوە دەکات و دوێنێ سەرۆکی پەرلەمانی تورکیاش دووبارە تاکیدی لەوە کردەوە کە ئەم دەستوری تورکیا پێویستی بە گۆڕینە و دەستورێکی باش نییە نەتیجەی کودەتاکەی ساڵی هەشتایە لە 82 نووسراوە بەڵام ترسێک هەیە لەلایەن جەهەپە و ئەوانی دیکە کە بە شێوەیەک ئەم دەستوری داهاتووی تورکیا کە پێشبینی کراوە ئەم دەستورە بنووسرێت بە شێوەیەک بێت کە لە بەرژەوەندی ئاک پارتی و خودی بەڕێز ئەردۆگان بێت ڕەنگە لەوێ بەریەکەوتنێکی زۆر هەبێت ئەگینا ئەوەی کە دژاتی ناوەڕۆکی ئەم راپۆرتە دەکات تەنها ئی پارتیە ئی پارتی لە ئەخیر هەڵبژاردنا 9.6 دەنگەکانی هینابوو بەڵام ئێستا باردۆخی خراپە ژمارێکی زۆر لە پەرلەمانتارەکانی چوونێتە ناو ئاک پارتی و مەهەپە و جەهەپە ئێستا تەنها 29 پەرلەمانتاری ما بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێستا هەیە شتێکی باشە سەرڕای نیگەرانی زۆرمان لە بەشێک لە خاڵەکان لە هەندێک دەستەواژە ئەوەی کە ڕۆلی بەڕێز ئۆجەلان وەکو پێویست پێشان نەدراوە و ناوهێنانی بەڕێزیان بە شێوازێک بووە کە کورد پێی ناخۆشە یان ئەوەی کە باس لە دەوڵەتی تورکیای بێتیرۆر دەکاتن لەمانە لە باسی زمانی دایک نەکراوە ئەمانە خاڵی سلبینە و دەم پارتیش لێدوانی فەرمی هەبووە سەبارەت بەم خاڵانە بەڵام هەر لێدوانی ڕاگەیاندن بووە چونکە چوار پەرلەمانتارەکەیان چوار نوێنەرەکەیان دەنگیان پێداوە ناکرێ ئێمە دوسێ خاڵی لاوازیان دوسێت دەستەواژە کە خودی بەڕێز ئۆجەلانی زۆر نیگەران نییە بەوەی کە چۆن باسی دەکرێت زیاتر ئەو پرۆسەکەی بەلاوە گرنگە چۆن ناوی ئەو دەهێنرێ بە شێوازێک ناودەنێن یان سەرۆک تیرۆریستی ناودەنێن ئەمە بەلای ئەوەوە زۆر گرنگ نییە. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت کاک جێگر مامۆستا عومەر سەبارەت بە ئەوەی کە لەگەڵ کاک جێگریش ماسمان کرد بۆ تاکو ئێستادان بۆ دانان ڕێکم پرۆسی ئاشتیە لەگەڵ کورد هەر ناوی دەنێن تورکیای بێتیرۆر وە لە راپۆرتەکەشدا نیوا باسکرا و سەرۆکی پەرلەمانی تورکیا کۆمەڵی خاڵی بڵین ئاماژە پێکرده بوو هەر پرۆسەکە ناوی تورکیای بێتیرۆرە ئاشقام قبوڵی ناکە یاخود پەیوەندی بە تێڕوانی حکوومەتەشەوە تا ئێستا پارتەکانەوە ئەگەر سەرنج بدەین راپۆرتەکە دیسان جارێکی تر وەکو تورکیای بێتیرۆر راپۆرتەکە ئاخاتە ڕوو و ئەمە وەکو نەخشە ڕێگایەکی تازەوایە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد کە لێرەوە ڕوو لە قۆناغێکی یاسایی بوونەکە کەمە ئەمە هەنگاوێکی ئیجابیە لێرە ئەچێتە ناوی بەڵام کێشەی کورد و کێشەی کورد لە تورکیادا کێشەیەکی زۆر ئاڵۆزە کێشەیەکی خوێناویە و لە ساڵی 1970ەوە کە شۆڕشی چەکداری پارتی کرێکاران دەست پێەکە ئێمە ئەبینین هەتاکو ئێستا کە باز لە کوژرانی نزیکەی 50,000 کەس لە هەردوو لاکرێ لەو پرۆسەیە وەرنوە
نزیکەی بە فیڕۆچوونی 20 تریلیۆن دلار لە خەرجی ئەو جەنگە هەتاکو ئێستا ئەکرێ لەبەرەوە لە هەمان کاتا ئەگەر سەیری دەستور بکەین ینی دەستوری تورکی هەتاکو ئێستا دانانێک نییە بە کێشەی کووردا بەبوونی هاوڵاتی کووردا وەکو تورکی کێشی تورکی کێوی لە قەڵەمیان دەدا و هەموو حکوومەتەیەک بە دوای یەکەکان کە هاتوون هەتاکو ئێستا شەڕی کوردیان کردووەکو شەڕی تیرۆر یعنی بە ناوی تیرۆر و پارتی کرێکاران جوڵانەوەیەکی تیرۆریزمیە کە هێرشەکاتە سەر دەوڵەتی تورکیا ئەوێ دەوڵەت پارچە پارچە بکە و ئەوێ دەوڵەت دابش بکە بەم شێوەیە پرۆسەکە هاتووە لەبەرەوە زۆر ئاسان نییە تۆ ئێستا هەر لە یەکەم قۆناغەوە تۆ بڵێ هەموو کێشەکان چارەسەرەکەین هەموو کێشەکان بە یاسایی یەکەین و بە ئاسانی ئەم کێشەیە کۆتایی پێدێ وەدان ئەندرێ بە کووردا وەکو پێکاتەیەکی سیاسی لە تورکیا و مافە سیاسی کولتوریەکانی بە شێوەیەکی کە کێشەیەوە شانەیە کە دانپێدان لەو راپۆرتە دانپێدانانێک نەبێ بە زمانی کوردی بەڵێ بەڵێ لە پاڵ زمانی تورکیانی لە تورکیا یەکێک لە ڕەخنەکان لە راپۆرتەکە ئەوەیە وەکو راپۆرتەکە بە شێوەیەکی گشتی وەکو دۆسیەکی ئەمنی مامەڵی لەگەڵا کراوە یعنی دوجار هەندێک پەراوێزی تایە بۆ مەسەلەی دیموکراسی بۆ مەسەلەی ئازادی ڕۆژنامەوانی یعنی ئەگەر سەرنج بدەین ئێمە باسی گرنگ ئەی بەستێتەوە بەچی بە چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان ئەنجا تێکەڵاوبوونەوەی ئەم چەکدارانە بە کۆمەلگا ئەنجا لە هەمان کاتا باسی لێبوردنێکی گشتی نییە بۆ ئەم چەکدارانە دوای ڕوبەڕووی یاسا بکرێنەوە لەسەر ئەو تاوانانەی کە لەسەریانە بەو شێوەیە مامەڵیان لەگەڵ بکرێ ئەمە یەکەمیان دوو هەمیان باسی مەسلەی مافی هیوایە کە بۆ ئۆجالان بڕیاردراوە مافی هەرچەند پێشتر ماوەیەک لەمەوە پێش هەفتەی پێشوو ئەبینین سەرۆکی مەهاپا یعنی دەوڵەت باخچلی یعنی باسی لەوە کرد کە ئەگەری ڕزگارکردنی ئۆجالان لە ئارادایە و دەمیرتاشیش بە هەمان شێوە بەڵام ئێمە ئەبینین لە راپۆرتەکە باسی ئازادکردنی ئۆجالان لە ئارادا نییە خاڵێکی تر کە زۆر گرنگە باسی گۆڕانکاری دەستوری نییە باسی گۆڕان لە دەستور و مافە دەستوریەکان و جێکردنەوەی مافەکانی گەلی کورد لە دەستورات نییە ئەمە خاڵی بنەڕەتی ناکۆکیەکانە لە نێوانی پارتی کرێکاران و لە نێوانی دەوڵەت پرۆسەکە سەرکەوێت بێت دەستورە ئێستا ئەمە یعنی ئێستا ئەمەی کە ئەڵێن چۆتە چوارچێوەیەکی یاساییەوە چێتە پەرلەمانی تورکیا پەرلەمانی تورکیا وەک سەرچاوی یاسادانان وانە لەوێ کە یەکێک لە ڕۆڵ و مەهامەکانی پەرلەمان بڕیاردانان نییە ئەبێ ئەم پرۆژە یاسایە بکاتە یاسا باشە ئێستا ئەمە پرۆژەیە ئەبێ بیکاتە یاسا ئەویش بە پشتیوانیکردنی زۆرینەی ئەندامانی پەرلەمانی تورکیا یاساش ئەگەڕێتەوە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ دەستور کەواتە ناتوانانی تۆ یاساکان بگۆڕی ئەگەر دەستور هەموار نەکرێتەوە یعنی ئێستا گرنگترین شتێ ئەوەیە باسی مەسەلەی زمان نەکراوەتیایە باسی مەسەلەی خۆبەڕێوەبردن نەکراوەتیایە و باسی مەسەلەی تەنانەت هەندێک مافی کولتوریش هەیە نەکراوەتیایە لەبەرەوە ئەڵێ یاساکان بگونجێنرێن لەگەڵ چی لەگەڵ دادگای ئەوروپی بۆ مافەکانی مرۆڤ لەگەڵ دادگای تورکیا هەڵبەتە هەتاکو ئێستا ینی بۆ نمونەها هەندێک جار لە هەرێمی کوردستانیش خەڵک دەستگیرەکرێ بە ناوی خۆپیشاندانەوە باشە ینی هەر ئەوەنگە ناڕازی بووی لە دەسەڵات بە ناوی شتێکە و دەستگیر دەکات دوای شتێکت بۆ داتا ئەڵێ ئێمە ئیتر نابێ ئەبێ پیاچوونەوە بکەین بەو یاسای تیرۆرە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و نابێ هەموو خەڵکێک کە ناڕزایەتی دەربڕێیترەمە بە تیرۆر لە قەڵام بدرێ بەڵکو ئەبێ هەر یەکە بە پێی مافی خۆی و بە پێی یاسای خۆستا هەتەنانەت هەندێک بڕیارەیەکە هەندێک لە ئەندامانی دەستگیرکراوی پارتی کرێکاران ئەو خەڵکانی کە بەناوی پارتی کرێکارانەوە دەستگیرکراوە لەوانەیە ئێستا خەڵکێکی زۆر لە زیندانەکانی تورکیا هەیە پارتی کرێکارانیش نەبووە و بەڵام بە یاسایەک داویانەتە دادگا ئەو تۆمەتیان بۆ دروست کردو چکە لەوانەیە ناڕازی بوو بێ لە خۆ پیشاندانەکە بەشداری کرد بێ لەوانەیە وتارێکی لە ڕۆژنامەیە بڵاو کردی بێتەوە ئیتر بە یاسای تیرۆر مامەڵایان کرد ئەڵێ ئەم مەسەلەی یاسای تیرۆرە چارەسەر بکرێ و پەراوێزێک لە دیموکراسیش باسەکە لە مافی ئازادی ڕادەربڕین لەگەڵ ئازادی ڕۆژنامەنووسی و لەگەڵ کۆبوونەوە مافی خۆپیشاندان بەڵام وەکووتمان ئەمانە تەنها پرۆژن و نەچوونە چوارچێوەیەکی یاساییەوە و ئەمە ئەدرێتە پەرلەمانی تورکیا کە پەرلەمانی تورکیا کار بێت لەسەر بە یاساییکردنی ئەمانە سپاس دەکەم کاک جێگر سەبارەت بە مافی هیوا مامۆستا عومەریش کەمێک ئاماژەی پێکرد
ئەوەی کە پێویستە بە مافی هیوا بۆ ئازادکردنی ئۆجەلان هیچ بڕگەیەکی ترە بەڕوون یاخود بە شێوەیەکی شتی باسی مافی هیوا بۆ زیندانیەکان دەکات کە بڵێن مافی هیوا ئەوەیە کە دوای ئەوەی کە زیندانیەک 20-25 ساڵ تەواو دەکات پێدا چونەوە بە دۆستەکەی بکرێ چاوەڕوان کراوە دوای پەسەندکردنی ئەم راپۆرتە بەر لەوەی کە بکرێ بە یاسایی ئۆجەلان ئازاد بکرێ؟ جارێ پێشبینی ناکرێتن بەڕێز ئۆجەلان لەم قۆناغا ئازاد بکرێت و ڕەنگە بۆ خۆشی جۆرێک لە جۆرەکان حەز بکاتن لە ئیمرالی بمێنێتەوە بەڵام بە شێوەیەکی دیکە ئەوە قسەی بەشێک لەو خەڵکەیەکە لە پەکەکە و لە دەم پارتیوە نزیکن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مافی هیوا و ئازادبوونی ئەو هەموو زیندانیانەیە لە ڕاستیدا لە راپۆرتەکەدا لە خاڵی حوتەمە باسی پرسی دیموکراسی و بەشداریکردنی ئەو خەڵکە چۆنیەتی بەشداریکردنی ئەو خەڵکە ئەوانەی کە لە قەندیلن کە دەگەڕێنەوە ئەوانەی لە زیندانەکانن پرسی کوردە پرسی زمانە پرسی خۆ بەڕێوەبرتنە ئەمانە هەمووی لە خاڵی حوتە باسکراوە بەڵام بە تێر و تەسەڵینە بە شێوەیەک باسکراوە کە دواتر پێویستە لەسەر پەرلەمانی تورکیا بەپێی یاسا و بەپێی دەستوری تورکیا تعدیل بکرێ و جێی بکرێتەوە چونکە ئەگەر دەستور تعدیل نەکرێت هەموو ئەو پرۆسەیە پرۆسەیەکی با بڵێن باتڵە لە ڕووی قانونیەوە دواتر کاک حەکیم ئێمە ئەگەر تەماشا بکەین 4500 گەریلا ئێستا لە قەندیل هەیە زیاترە کەمترە تۆزێک ئەوانە ئەگەر پەکەکە نەما و چەکشیاندانە ئەمانە ڕوو لە کوێ بکەن یعنی ڕوو لە وڵاتی سێم بکەن کە تورکیا ناوێت ڕوو لە وڵاتی سێم بکەن ئایا بگەڕێنەوە تورکیا چۆن تێکەڵ دەکرێن لەگەڵ کۆمەلگای تورکیا ئەمانە بەشێکیان لە ڕووی یاساییەوە با بڵێن بە تاوانبار هەژمار دەکرێن یان چەکەکان کە چەکەکانیان دانا تەسلیم بە چێ بکەن ئەوەی کە سیچەک سوتێنرا لە سنووری سلێمانی ئەمە شتێکی ڕەمزی بوو نیازپاچیەک بوو هەروەها ئەوەی کە کێشەی کورد لە تورکیا کێشەی مادەی 66 کە دەڵێ ئەوەی ڕەگەزنامەی تورکیای هەبێت تورکە ناڵێ تورکیاییە ئەلێسا من ڕەگەزنامەی عێراقیم هەیە و عێراقیم بەڵام کوردێکی عێراقیم بەپێی دەستوری ئێستای تورکیا مادەی 66 ئەوەی ڕەگەزنامەی تورکیا بێت تورکە ناڵێ کوردەیان عەرەبەیان ئەرمەنە دەڵێ تورکیا خو ئەمە یەکێک لە کێشەکانە نەرمیش نوانراوە لەسەر ئەم بابەتە و ئەم بابەتە چارەسەر دەکرێت ڕەنگە پێشنیارێکی بەڕێز ئۆجەلان لە دەستورە جێ بکرێتەوە کە باس لەوە دەکات دەڵێ ئێمە هاوڵاتی تورکیاین هاوڵاتی نەک تورکیان عەرەبینیان ئەمە دەسەواژەیەکی هەڵەیە یان بابەتی زیندانیان لە تورکیا ئێستا ژمارەی ئێجگار زۆر خەڵک لە زینداندانە باس لەوە دەکرێت نزیک 500,000 کەسە بەشێک لەوانە نەخۆشیان هەیە کە لە ماوەی ڕابردووەکو نیازپاچی بەشێکیان ئازاد کراون بەڵام ژمارەکەیان کەمە بەشێکیان ماوەی یاساییان تەواو بووە بەڵام هەر لە زیندانەکانن خۆ ئەوانش دەبێت چارەسەریان بۆ بدۆزرێتەوە کە باس لەوە دەکرێت لێبرنی گشتی نابێت دەربکرێت بەڵام دەرسێکی یاساییان بۆ بدۆزرێتەوە بە شێوێک لە شێوەکان ئازاد بکرێن و بەشێکی دیکەیان ئێستا لە زیندانن وەکو بەڕێز سەلاحەدین دەمیرتاش یان برادەرەکانی یان پەرلەمانتارەکانی ئەمانەش خۆ دەبێت چارەسەریان بۆ بدۆزرێتەوە و بە دڵنیاییش چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە چونکە ئەم پرۆسەیە چەندە بۆ کورد گرنگە بۆ تورکیاش گرنگە کە هیوادارم دواتر بە تێر و تەسەڵی قسەی لەسەر بکەین بارودۆخی ئێستایی هەم کورد و هەمی تورکیاش ئەوە دەخوازێتن کە ئەم پرۆسە دەبێت سەر بگرێت و هەموو لایەک نەرمی نواندن بکەن بۆ باڵێن سەرخستنی ئەمەوە جگەلەوەی باسی قەیوم خۆ کێشەیەکی دیکەی کورد قەیومە کورد لە هەڵبژارنەکانە کە دەنگێکی باش دێنێ و سەرۆک شارەوانیەکان دەباتە بەڵام قەیومێک لە شوێنیان دادەنرێت کە ئەمە شتێکی زۆر خراپە ئەمەش باس کراوە ئەو 88 ساعەتەی کە گفتوگۆ کراوە خو باسی ئەو شتانە هەر هەمووی کراوە بەڵام لە راپۆرتەکە کە زۆرێک لە شتەکان جێی نەکراوەتەوە ڕەنگە پەیوەندی بە بارودۆخی ناوخۆی حزبەکان بێت بە گفتوگۆی ئەو حزبانە بێت یان ڕای گشتی تورکیا بێت چونکە نابێ ئەوە لە بیرکەین ڕاستە ئێستا دەوڵەتی قوول دەوڵەت العەمیقە دەوڵەت بەهچەلی دەست پێشخەری کردێ بە ئەم پرۆسێ ڕاستە جگە لە ئیپارتی هەموو هێزەکانی دیکە پشگیری و پشتیوانی لەم پرۆسێ دەکەن بە شێوەیەک لە شێوەکان لێرە و لەوێ هەندێک دەنجی ناساژ دەبینین بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان پشگیری دەکەن و ئیعلامی تورکیا وەکو پێشتر نییە ڕاستە بە ڕابردووێکی زۆر تاڵمان هەیە لە پرۆسەی ئاشتی لەگەڵ تورکیا چ لەو سەردەمەی خوالی خۆش بوو مامجلال کە دەستی پێ کرد ئەوە بوو سەرۆکی تورکیا لە ناکاو مرد هۆکارەکەی زۆر باز دەکرێت چیرۆکی سیر یان ئەوە تا دواتر لە 99 عسکەر و میت لەگەڵ پەکەکە بەناڕاستە و خۆ دەستیان بە گفتوگۆ کرد بەڵام شکستی هینا لە دروستبوونی ئاکپارتیا کە ئاکپارتی ڕۆڵێکی باشی هەبوو نەرمینواندنێکی زۆری هەبوو تا 2015 پرۆسەی ئاشتی بەردەوام بوو چەندین جار بەڵام هەموو جار شکستی دەینا هۆکارەکەی ئەوە بوو کە دەوڵەت العەمیقە دژی ئەم پرۆسەیە بوو بەڵام ئێستا دەوڵەت بەهچەلی و دەوڵەتی قوڵ
بۆ خۆیان دەست پێشخەریان کردووە ئەوان خاوەنی ئەم پرۆژێن و ئاک پارتیش پشتگیریان دەکات بەڵام وردەکاریەکان زۆرن خۆ ئەمە ناتوانانی بڵین وڵا بەم راپۆرتە بەم بڕیارەکانی ئەم لێژنەیە ئەم کۆمسیۆنە هەموو شتێک پێرفێکتە یان هەموو شتێک جێبەجێ دەکرێت بەڵام ئەم بابەتانە هەمووی دەبی چارەسەرکرێت هەم چەکەکان بۆ شوێ دەسن زیندانەکان چیان بەسەر دێت ئەو گەریلانەکە دەگەڕێنەوە چیان بەسەر دێت راپۆرتێک بڵاوبوویتەوە نازانین ئەم راپۆرتە تا چەند مزداقیەتی هەیە دەڵێ 18,000 ئەندامی پەکەکە لە دەرەوەی ئەوروپا لە دەرەوەی تورکیا لە ئەوروپا و لە عێراق بە شێشانەوەی کە لە قەندیلن ئەمانە دواتر 200 تا 400یان دەچن بۆ ئیمرالی 3 ساڵ لە ئیمرالی دەمێنەوە بە تایبەت سەرکردەکانی پەکەکە بەڵام ئەی ئەوانی ترچیان نێدێت دواتر پەکەکە ئیعلامی هەیە پەکەکە ئابووری هەیە پەکەکە پەیوەندی زۆر بەهێزی هەیە پەکەکە ڕێکخرا و پارتی زۆری هەیە کە لە باشووری کوردستان تەفگەری ئازادی هەیە لە شوێنەکانی دیکە خەڵکیە بۆی پرۆسەکە کاتی دەوێت بەڵام ئەوەی کە ئێستا پێگەشتونە گەشتبینێکی زۆرە و قۆناغێکی زۆر باشی بڕیوە و تەنها 2 قۆناغمان لە پێشماوە 2 قۆناغی زۆر گرنگ ئەوانیش ئینشاءالله بە سەرکەوتی بەڕێوە دەسن ئەوەیان کە دەستور لە دەستورە جێ بکرێتەوە بۆ ئەم هەموو بڕیارانە بۆ ئەم پێشنیارانە و ئەوەی دووەمشیان کە زۆر مهمە سەرگرتنی پرۆسەکەی بەشداری پێکردنی کووردە چونکە تموحێکەیە لەلان سەرکردەکانی قەندیل کە لە هەڵبژارنەکانە بەشداری بکەن وەکو هەندێک دەستگای ڕاپرسی لە تورکیاکە زۆر گرنگن ئەوان بەناڕاوەستە و خۆ باز دەکەن کە ئەم پرۆسەیە بەر لە هەڵبژارنەکانی پەرلەمان و سەرۆکاتی کۆماری تورکیا ئەگەر سەر بگرێتن ڕەنگە دەم پارتی ئەو کات بتوانێت نزیکەی 100 کورسی پەرلەمانی تورکیا بووبات کە ئەمەش پێویستی بەوەیە کە لە دەستورە ماف بدرێتن کە ئەوانەی لە زیندانن بەڕێ سەلاحەدین دەمرتاشەکە دووبارە دەگەڕێتەوە چۆن دەتوانێت بەشداری لە پرۆسەی سیاسی بکەن. بەڵێ سوپاس دەکەین کاک جێگر مامۆستا عومەر سەبارەت بەرلۆیەکە بچین سەرکارگیری ئەم پرۆسەیە لەسەر باکووری کوردستان سەر کورد بڵێنە سەر ڕۆژاوەر سەبارەت بە برایەتی گەلان زۆر ئۆجەلان باسی برایەتی کورد و تورک دەکات دەتوانرێت ئەمە پشتی پێ بەسترێ برایەتی کورد و تورک ئۆجەلان کە زۆر تاکیدی لێ دەکاتەوە جاختی لەسەر دەکاتەوە بەڵێ ئەمە پەیوەندی بە دید و بۆچوونی ئۆجالان هەیە ینی دید و بۆچوونەکانی ئۆجالان ینی ئەگەر پێ سیر بکەین لە ساڵەکانی هەشتایە بە جۆرێک بووە و ئێستا بە جۆرێکی تراوە گۆڕانکاریانە ئێمە لە ڕێگەی ئەو دید و چاوپێکەوتنانە بینین کە لیژنەکانی کۆمسیۆنی ئاشتی لەگەڵ ئۆجالان ئەنجامی داوە یان لیژنەکانی دەمپارتی لەگەڵ ئۆجالان ئەنجامی داوە و ئەو لێدوان و دیدانەی کە ئۆجالان لەسەر پرۆسەی ئاشتی هەیەی لە ئێستادا ئۆجالان جەخت دەکاتەوە لەسەر مەسلەی بە دیموکراتیزەکردنی دەوڵەت ینی زۆر بەڵێ نەخێر زۆر باسی خۆبەڕێوەبردننی کورد ناکە لە چوارچێوەی دەوڵەتە بەڵکو باس سەرەتا لە دیموکراسیەکە و ئەو بڕوای وایە هەتاکو دیموکراسی لە تورکیا نەبێ و دەستورێکی دیموکراسی نەبێ هەنگاونان سەختە بەرەو ئەوەی کە تۆ ناوچەیەکی خۆبەڕێوەبردنت هەبێت تۆ داوای فیدراڵی بکەیت یعنی سەرەتا ئەبێت لە دابینکردنی مافەکانی هاوڵاتیەوە دەست پێ بکات سەرەتا ئەبێت لەوەی کە هەموو هاوڵاتیەکی کورد و تورک هەمان مافیان هەبێ نەتەوەکانی تر هەمان مافیان هەبێ چکا بینین هەتا یەکێک لەو ڕەخنانەی کە دەمپارتی لە ئەم راپۆرتەی ئەگرێ ئەڵێ ئەوەیە کە ئەو دید و بۆچوونانەی کە ئۆجالان لە 27 شوباتی ساڵی ڕابردوو باسی لە مەسلەی پرۆسەی ئاشتی کرد باز لە مەسلەی برایەتی گەلانەکە واتە باسی لە مافی هاوڵاتی بوونەکە واتە گەلێکی تورک و کورد و فارس و هەموو نەتەوە مەسەبەکانی تر هەر جۆرە مافیەکیان هەبوو ئەوانیش هەمان مافیان هەبێ نەک ئەوەی ئێمە باز لە مەسلەیەکەکەیت تۆ ینی پارتی کرێکاران لێرەدا وەکو جوڵانەوەیەکی سیاسی وەکو نوێنەری گەلێک مامەڵی لەگەڵ کراوە تۆ لە پرۆسەی ئاشتیدا چوویتە گفتوگۆ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستانە لەبەرەوە چۆن نەکرێت تۆ پرۆسەکە ناو بنی بە مەسلەی تیرۆر مامەڵەکردن بە کۆتایی هێنان لە تیرۆر واتە تۆ جوڵانەوەکە تۆ بە تیرۆریزم لە قەڵەم بدەیت بەڵام لە هەمان کاتە تۆ هەنگاو بنەی بۆ بەرجەستەکردنی پرۆسەیەکی ئاشتی لەبەرەوە ئالێرەوە ئەمە لەگەڵ ئەوەیە یەک ناگرێتەوە کەواتە من پێم وایە دیدەکەی ئۆجەلان لە ڕووی جەوهەری و لە ڕووی واقعی سیاسی تورکیاوە شتێکی باشە بۆ شتێکی باشە کە باز چونکە بۆ سەیرەکەی دەوڵەت باخچلی سەرۆکی مەهەپە لە سەرەتای پرۆسەی ئاشتیەکەوە هەر باسی لە مەسلەی برایەتی نێوان کورد و تورک کرد و دوای ئەوە ئۆردوغان لە چەندان لێدوانیە
باسی لەوە کرد کە لە تورکیا چەند گەلێکەیە ئەم گەلانە لە ڕووی هاوڵاتی بوونەوە یەکسانن و ئەمانە پەیوەندیەکی مێژووی دووریان لە شارستانیەتی ئیسلامی و لە دەوڵەتی عوسمانی و لە هەموو ئەمانە بەیەکەوە هاتووە کەواتە ئەبێت تۆ بگەڕی بە شوێن خاڵە هاوبەشەکانە لەبەرەوە خاڵی هاوبەشی نێوان ئۆجەلان و مەهەپە و ئەکەپا ئێستا مەسەلە برایەتی گەلانە و برایەتی نەتەوەکانە خۆ برایەتی گەلان و برایەتی نەتەوەکان ئەگەر بەڕاستی هەنگاوی بۆ هەڵبگیرێ و ڕاستی تورکێک و کوردێک هەمان مافی سیاسی و مافی کولتوری و خۆ بەڕێوەبردنیان هەبێ ئەمە هەنگاوێکی زۆر ئیجابیە بەرەو چی ئەڕوا ئۆجەلان ئێوێ ئەم مافانە بە دەستوری بکرێن و گۆڕانکاری لە دەستوری تورکیا بکرێن و کاتێک کە مافەکان لە دەستورە چەسپە ئەو کاتە حکوومەت ئەبێ ملکەتی ئەو یاسایانە بێ کە لە دەستورەوە وەرەگیرێن و ئەو بەندە دەستوریانەی کە هەیە ئەبێ جێبەجێ بکرێن لەبەرەوە لە جێبەجێ ئەمە وەکو قۆناغی یەکەم هەوڵێکی ئیجابیە چونکە تۆ یعنی پاش تێپەڕبوون نزیکەی 40 ساڵ 45 ساڵ بە شەڕێکی خوێناوی بە کوشتارێکی گەورە بە هێزی چەکداری دەوڵەتیش تەنانەت دەوڵەت هەموو هێزێکی بەکارهێناوە بۆ لە ناوبردن و توانەوەی ئەم هێزە چەکداریە نەیتوانیوە هێزە چەکداریەکە هەموو توانای خۆی بەکارهێناوە بۆ لێدانی دەوڵەت نەیتوانیەوە دەوڵەت پاشەکشە پێ بکە لەو شتێک کەواتە لێرەدا پرۆسەکە سەر بگرێت دوایش کاریگەری چی دەبێت لەسەر پارچەکانی دیکە لەسەر ڕۆژاوای کوردستان کە ئێستا کێشەی هەیە لە حکوومەتی سووریا لەسەر هەرێمی کوردستان کە تورکیا ئۆپەراسیۆنی هەیە لە هەرێم بەڵێ ئەمە ئەگەر بێت و کوردستانی باکوور نمونەیەک بواە بۆ ئەوەی ئەم پرۆسی ئاشتیە ئەیخاتە قۆناغێکی نوێوە و چەسپاندنی ئاشتی و دەستکەوتنی مافەکانی گەلی کورد لە تورکیا بە شێوەیەکی دەستوری ئەمە کاریگەری ئیجابی زۆری ئەبێ بۆ چونکە ئێستا ئێمە ئەبینین هەندێک هەنگاو هاتوۆتە پێشەوە لە کوردستانی ڕۆژئاوا و ئەو کێشانەی لە کوردستانی ڕۆژئاوا هەبوو و هەسەدا ئەو قۆناغی کە بڕیوێتی و لە ناو هەسەدەشا یەپەگا باڵێکی نزیک بۆ لە پارتی کرێکارانی کوردستان تەنانەت خودی مەزڵوم کوبانێ لە کاتێک لە کاتەکانە یعنی خۆی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بووە و یەکێک بووە لە ئەندامە لە باڵاکانی ناو پارتی کرێکارانی کوردستان و ئەمە شتێکی شاراوە نییە لە ڕووی سیاسیەوە کەواتە ئەو قۆناغی کە ئێستا کوردانی ڕۆژئاوا بڕیویانە و بەرەو دیمەشق کەوتونە ڕێ کە ئەمیش ئەتوانین بڵین پرۆسەیەکی ئاشتیە لە وڵاتێکی تر بە شێوازێکی تر لەبەرەوە ئێمە ئەبینین ئەمریکیەکان و فەڕەنسیەکان و ئەڵمانیەکان بەتایبەتی ئەوروپیەکان ئێستا پشتیوانی لە پرۆسەی ئاشتی کوردانی ڕۆژئاواکەن لەگەڵ دیمەشقا و ئەیانێ مافە دەستوریەکانی ماڵی تورکیا لەگەڵ کوردانی سووریا کاریگەری خراپی نەبێت لەسەر پرۆسەی ئاشتی چکە دەیە بە تاوەتی چەکدا بنێن بتوێنم لە ناو هێزەکان نا یعنی ئەوە بەڵێ یعنی هەتاکو ئێستا هەموو ئەو هەوڵانەی کە تورکیا داوێتی سوپای تورکیا داوێتی و ئەو دژایەتیانەی کە کوردانی ڕۆژئاوای کردووە بۆچی بووە لەسەر بوونی هێزێکی چەکدار بووە لەسەر ترسی لە سنوورەکانی بووە کە هێزێک باڵادەست بێ کە دژایەتی ڕاستەوخۆی لەگەڵ تورکیا و لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیە کە مەبەستی پارتی کرێکاران و مەبەستی هەسەدەیە لەبەرەوە کاتێک ئێستا پرۆسەکە بەرەو ئاشتی هەنگاوەنەیە تەنانەت باز لە تێکەڵبوونەوەی هێزە چەکدارەکانی کوردستانی ڕۆژئاوا کرێ لەگەڵ دیمەشق ئەمە جێگەی ڕەزامەندی تورکیایە تورکیا چکە لەوە ڕزگاری ئەبێ کە بترسێ هێزێکی چەکدار لەسەر سنوورەکانیە و زۆر جار لە زاری ئۆردوغانیشەوە ماوەیەک لەمە و پێشبینیمان کە خۆشحاڵی خۆی دەربڕی بە تێکەڵکردنەوەی هێزە چەکدارەکان بە سوپای سووریا لەبەرەوە تێکەڵکردنەوەی هێزە چەکدارەکان بە سوپای سووریا مانای تەسلیمبوونی کوردستانی ڕۆژئاوا ناگەێنێ چونکە ئێمە ئەبینین لە دید و تێڕوانینی ئەمریکەکان و ئەڵمانیەکان و فەڕەنسیەکان ئەوەیە کە کورد بچێتەوە دیمەشق کە کورد چۆ دیمەشق بەشداری بکە لە حکوومەتی دیمەشقە بەشداری بکە لە داڕشتنەوەی دەستوری نوێی سووریادا و کورد مافەکانی بە دەستوری بکرێ یعنی ها لەوانەیە بڵێم ئەگەر کورد مافەکانی بە دەستوری بکرێ لە سووریایە و هەنگاوێکی ئیجابی باش بنرێ و حکوومەتی دیمەشق مامەڵەیەکی ئیجابی لەگەڵ کێشەی کوردکە ئەمە دیسان کاریگەری ئەبێ بەسەر ئەو پرۆسی ئاشتیەوە بەسەر دەستوری تورکیا و دوایی تورکیاش ناچارە بێ هەنگاوی ئیجابی بەرە ئەو بنێرێ کە بەشێکی زۆر لە مافەکانی گەلی کورد لە دەستوری تورکیا جێبکاتەوە. سوپاس دەکەم کاک جێگر سەبارەت بە
کاریگەری بەڕێز ویست باسیەوە بکەی ئەم پرۆسەیە سوودی بۆ تورکیا چیەوە تورکیا چۆن سوودمەند دەبێ ئەگەر ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ لە بەردەم مەترسیدا لە گۆڕانکاریەکانی ناوچەکە و بۆ کوردیش و لە سەروبەندیەوەش ئێستا بە هاکان فیدان قسەی کردبوو کە باسی ئۆپەراسیۆن بۆ قاندیل بۆ شنگال بۆ مەخمور دەکا لەگەڵ پرۆسەی ئاشتی دێتەوە خەڵکێک هەیە لە ناو دەوڵەتی تورکیا دژی سەرکەوتنی ئەم پرۆسەیەنە وەکو باز دەکرێت یەکێک لەوانە هاکان فیدانە و باس لەوەش دەکرێت دوای گۆڕانکاریەکانی کابینەکەی بەڕێز ئەردۆگان کە وەزیری ناوخۆ وەزیرێکی دیکەی گۆڕانکاری پێکرد ڕەنگە لە ماوەیەکی کەمە هەر لە ناو ئەم ساڵە وەزیری دەرەوەش کە هاکان فیدانە ڕەنگە لە پۆستەکەی دوور بخرێتەوە ئەوەی کە پەیوەندی بە ئەوەی کە پێت دەڵێم زانیاریە کە ڕەنگە هاکان فیدانش لە چوارچێ ئەو گۆڕانکاریانە دەبێت کە لە داهاتووە لەم ساڵە لە کابینەکەی بەڕێز ئەردۆغان دوور بخرێتەوە لە بەرەوەی دەنگێکی دەنگێکە کە دژی سەرکەوتنی ئەم پرۆسەیەوە زۆر جار کێشەشی دروست کردووە و بە تایبەتی دواهەمین لێدوانەکانشی کە باسی قندیل و هەولێر و شنگال و مەخمور ئەو ناوچانەی کرد ئەوەی کە پەیوەندی ئەم پرۆسە و سەرکەوتنی ئەم پرۆسەیە بۆ تورکیا چەند گرنگە بۆ کورد هەمومان دەزانی کە گۆڕانکارێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە لەم گۆڕانکاریانەدا تورکیا مستەهدەفە بە ئامانج گیراوە بۆ ئەوەی بچێتەوە ناو سنوورە جوگرافیە دیاریکراوەکەی خۆی واتە ئەو تورکیای کە باسی لە ئیمپراتۆریەتی عوسمانی دەکرد باسی لە ویلایەتی مووسڵ دەکرد دەستوەردانی دەکرد لە لیبیا لە عێراق لە سووریا لەم ناوچانە کۆدەنگێکی نێودەوڵەتی هەیە کە دەبێت تورکیا بگەڕێتەوە ناو حەجمە جوگرافیاکەی خۆی و لە جوگرافیەکەی خۆی زیاتر پەل نەهاوێژی تەنیوات دەسوەردان نەکات لە وڵاتان دووەمیان تورکیا چەندین ساڵە بەهۆی کێشەی کوردەوە بەهۆی چارەسەرنەکردنی ئەم کێشەوە لەگەڵ ئیتیحادی ئەوروپیا کێشەی هەیە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە تورکیا نەبووە ئەندام لە یەکێتی ئەوروپا ئەوە بوو کە پەیوەندی بە مافی مرۆڤ و مافی یەکسانی و بەشداری سیاسی و مافی ژن و ئەم بابەتانەوە هەبوو کە هەمووی پەیوەندی بە کوردەوە بوو جگە لەوەی لە ڕووی ئابووریەوە تورکیا لە ماوەی ئەو لە 84ەوە تا ئێستا ئەم چەند ساڵەیە زیانێکی زۆری ئابووریشی بەرکەوتووە هەروەها کاریگەری هەبووە لەسەر بارودۆخی ناوخۆی تورکیا لەسەر هێزەکان ناوخۆی تورکیا لەسەر ئەوەی کە بەردەوام لە تورکیا دوودڵیەک هەیە لە ژیانی خەڵکەکەیە و پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا زۆر زار کە ئالۆز بۆ پەیوەندی بە کوردوە بووە پەیوەندی بە هێرشەکانی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان یان هەڵوێستەکانی تورکیا سەبارەت بە پێشتر بەشار ئەسەد و ئێستا بەرامبەر ئەحمەد شەرع و دەسوەردانی لە بارودۆخی ناوچەکە و چوونی با بڵێن کەشتیەکانی تورکیا بۆ ئاوەکانی نزیکی یۆنان و دۆزینەوەی نەوت و ئەمانە یان ئەوەتە نزیک بوونەوەی تورکیا لە رووسیا هەر پەیوەندی بە دژاتی ئەوروپا هەبوو بەرامبەر تورکیا کە هۆکارەکەشی دیسان کرد بوو کەواتە بۆ تورکیا زۆر گرنگە لەم قۆناغەدا ئەم پرۆسێ سەر بگرێت بۆ ئەوەی کێشەیەکی گەورە لە کۆڵ سیاسەتی دەوڵەتی تورکیا بێتەوە ئەم پرۆسێ دەبێت چارەسەر بکەن بەر لەوەی کە گۆڕانکاریەکان کاریگەری سلبیان لەسەر دەوڵەتی تورکیا هەبێت و دەوڵەت بەهچەلی ئەوانە زۆر بە ئاشکرا باس لەوە دەکەن ئەم قۆناغە لەم قۆناغەیە تورکیا ڕۆڵێکی ئەوەندە ئیقلیمی نییە زیاتر لەوەی کە ڕۆڵێکی ناوخۆی هەیە هەرچەندە تورکیا هەوڵدەدا لە ڕێی سعودیە و قەتەر و ئیمارات و ئەوانە ڕۆلی هەبێت لە چارەسەرکردنی پرسەکانی ناوچەکەیە لە پرسی غەزەیە لە شەڕی ئێران ئیسرائیلە بەڵام لە بەرنامەی ئیسرائیل و ئەمریکا دانیە کە تورکیا وەکو زلهێزێکی ناوچەکە بەردەوام بێتن بۆ کوردیش زۆر گرنگە چکە ئێمە لە شەڕدا هەمیشە توانیمانە خۆمان بگرین بەڵام هیچمان بەدەست نەهێناوە ئێستا سەردەمی دانووساندن و دیبلۆماسیەتە ئێمە بەچەک ناتوانین بەرەنگاری ئێران و تورکیا و سوپای عێراقی و سووریاش ببینەوە ئێمە دەبێت لە ڕێی مافەدە سووریەکانی خۆمان لە ڕێی دۆستەکانی خۆمان هەوڵ بدەین کە لە ڕێی ئاشتیەوە مافەکانی خۆمان بەدەست بێنین بە تایبەتی بارودۆخی ئێستای کورد بارودۆخیشی زۆر باشە ئێمە هەرێمیشی سربەخۆمان هەیە کە هەرێمی عێراق سەرڕای تێبینی زۆرمان لەسەر پێکنەهێنانی حکومەت وێندی بابەتی دیکە لە ڕۆژئاوای کوردستان هێزێکمان هەیە کە توانیویانە ببنە جێی سەرنجی ڕۆژئاوا و ئەمریکا و یەکێتی ئەوروپا توانیویانە بەرامبەر داعش بجەنگن لە ئێستاە پاشەکشێک هەیە بەرامبەر ئەوان بەڵام ئەوەش پەیوەندی بە کۆمەڵێک هەڵەی هەسەدە هەبووە کە بەداخەوە نەدەبا هەندێک هەڵا هەبە هەندێک هەڵەیان کردو کە نەدەبا بیان کردبا ئەوەی کە پەیوەندی بەوەی بوو کە
سیستەمی هاوسەرۆکیان پەیڕەو دەکرد وێنەکانی بەڕێز ئۆجەلانیان هەڵواسی بوو ئاڵای پەکەکیان هەڵواسی بوو بەشێک لە پەکەکە بوون کە ئەمە بووە دەرفەتێک بۆەوەی تورکیا هەمیشە لە دانوسانەکان لەگەڵ وڵاتانە باس لەوە کە کاکە ئەمانە بەشێکن لە پەکە و لە ڕاستیشدا بەشێک بوون لە پەکەکە هەرچەندە ئێستا باس لەوە دەکرێت لە ڕێی پارتی دیموکراتی کوردستانەوە ژمارەی زۆر لە گەریلاکانیان ئەوانەی هەسەدە گەڕاونەتەوە قەندیل ئەوانەی کە خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان نین بەڵام ئەم پرۆسەیە کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی شەیە ئێمە دەزانین کە لە ناوچە سنووریەکان خەڵکیی زۆرمان بۆتە قوربانی گوندەکانمان چۆڵ کراون بە تایبەتی خۆمان کە خەڵکی سنووری برادۆستین و گوندانەمان هەمووی چۆڵ کراوە لە دوای ئەم وەستانی ئەم شەڕە سەرخستنی ئەم پرۆسەیە ڕەنگە ژیانش بگەڕێتەوە بۆ ئەو گوندانە و بە شێوەیەکی گشتی کاریگەری دەبێت لەسەر تەواوی ناوچەکەش چونکە پەکەکە ئێستا پرسێکی ئیقلیمیە پرسێکی گەورەیە پرسێکی ئالۆزە پەیوەندی زۆر زار پەیوەندیەکانی نیوان سوید و تورکیا لە 2015 کە ئالۆز بوو هۆکارەکەی پەکەکە بوو کە وەزیرەکانی تورکیان گەڕاندەوە نیان هێش لە ئاسمانی سوید دابەزن هەروەها پەیوەندیەکانی فەڕەنسا و تورکیا چەندین جار ئالۆز بوو هەر پەیوەندی بە کوردەوە بووە ئیسرائیل کە هێرش دەکاتە سەر تورکیا دەڵێ ئێوە مافی کوردەکان نادەنەوە چۆن باسی مافی غەزە و مافی خەڵکی دیکە دەکەن کەواتە بە شێوەیەکی گشتی لە قازانجی تورکایە و لە قازانجی کوردیشە بە شێوەیەکی تایبەت بەڵێ سوپاس دەکەین کاریزێگر مامۆستا مەرکاتیشمان کەماوە بە سەبارەت بووی کاریزێگریش ئاماژەی پێکرد ئێستا کە تورکیا دەستیداوەتە پرۆسەیە لەبەر بەرژەوەندی و ئاسایشی نەتەوەی تورکیایە مەترسەیەکە ینی کارتی کوردی بەکار بێنرێ لەلایەن وڵاتانی ترەوە بەڵێ وڵاو دۆخە سیاسی کە لە ناوچەکە هەیە ئێمە هەر لە سەرتاوە لە ئەوەی کە دەوڵەت باخچلی چۆن لە ئەو هەموو دژاتیکردنی کێشەی کورد پرۆسەی ئاشتی و پارتی کرێکاران چۆن لە 1970 پلە گۆڕا و هەڵوێستی گۆڕا بۆ مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ کێشەی کورد لەگەڵ پرۆسەی ئاشتی ئەمە ئەو دۆخی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە وەکو پێویستیەک سەپاندی بەسەر تورکیا کە پێویستی بە پرۆسەی ئاشتی هەیە چونکە پرۆسەی ئاشتی لە ئێستا بۆ تورکیا ضرورەتێکە ئەبێ ئەم قۆناغە تێپەڕێنێ لەبەرەوە ئێمە ئێستا یعنی ئالۆزی پرۆسەکە لەوەیە کە وەکووتمان تاکو بە دەستوری نەکرێت تاکو گۆڕانکاری لە دەستوری تورکیا نەکرێت و تاکو هەنگاوی عملی و پراکتیکی دەست پێ نەکرێت بۆ چەسپاندنی مافەکانی گوێلی کورد لە ڕووی سیاسی و لە ڕووی کولتوری و لە ڕووی دەستوریەوە ئەمە ئەو گومانە هەر ئەهێڵێتەوە کە ئایا تورکیا وەکو تێپەڕاندنی قۆناغەکە مامەڵی لەگەڵەکە یان بە شێوەیەکی ئیجابی دەیەوێت لە بنەڕەتەوە کێشەکە چارەسەر بکە چونکە لە ڕووی هەڵبژاردننیشەوە یعنی ئەمە هەڵبژاردنەیەک بە دوایەکانی تورکیا لەوانەیە بڵێم ئێستا دۆخی تورکیا گەیشتۆ دۆخی ئەکەپە لە هەڵبژاردنەکانە گەیشتۆتە حاڵەتێک کە هەڵبژاردننی داهاتوو توانای دەرچوونەوەی نییە چ لە ڕووی سەر کۆمارەوە چ لە ڕووی زۆرینەی پەرلەمانیەوە چ لە ڕووی شارەوانیەکانەوە لەبەرەوە ئەم دۆخە وەکو ئاڵنکاریەک ڕوبەڕووی ئەکەپە بۆتەوە ئەکەپە ئەبێ چارەسەری ئەمە بکە لەبەرەوە پێویستی بەوەی هەیە بەرەی ئۆپۆزیۆن لێک هەڵبوەشێنێ بە تایبەتی پەیوەندی نێوان دەمپارتی و جەهەپا زیاتر لە یەکتریان دوو بخاتەوە وا بکە دەنگدەری کورد بەلای خۆیان ڕابکێشێ دەنگدەری کورد بەلای خۆیان بەچی ڕاکێشێ بە ئەوەیە کە هەنگاوی ئیجابی بنێ لە مەسەلەی پرۆسەی ئاشتی وە زیاتر لێک نزیک بوونەوە بکە و دواتر هەوڵی ئەوە بدا دەم پارتی بچێتە هاوپەیمانێتیەکەی نێوان مەهەپە و ئەکەپە و ئەوەی کە هاوپەیمانێتی کۆمار کە ئێستا هەیە بچێتە ئەو هاوپەیمانێتیەوە چونکە لە ئەگەری چوونی بۆ ئەو های پەیمانێتیە و لەگەڵ گۆڕینی بەند ئەو بەندە دەستوریەی کە باز لە مەسەلەی خۆ هەڵبژاردنەوەی ئۆردوغانەکە لە هەڵبژاردننی 2028 هەمواری ئەو مادە دەستوریە بکەنەوە ئەگەر پشتیوانی دەمپارتی نەبێ لە پەرلەمان و هەروەها ئەخرێتە ڕاپرسی جەماوەریشەوە لە ئەنگرانی دەمپارتی دەنگی پێنەدەن ئەو هەموارە ڕوونادا لەبەر ئەوە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی هەڵبژاردن و دۆخی ئاکپارتیەوە و هەم لە ڕووی نێودەوڵەتی و ئەو دۆخی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئەرەیە هەموو ئەمە پێویست بە ئەواکە کە تورکیا هەنگاوی ئیجابی بنێ و هەتاکو ئەم دۆخە بەم شێوەیە بێ تورکیا ئەم پرۆسەی هەڵناوەشێنێتەوە و ڕوبەڕووی نابێنێتەوە و ناچار ئەبێ ئەمە جێبەجێ بکە و یعنی ئەخیر قسەشم ئەوەی کە ئەو پشتیوانیە گەورەی کە بۆ مەسەلەی کوردانی ڕۆژئاوا دروست بوو لە کوردستانی باشوور لە کوردستانی باکوور لە بە کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها لە هەندەران
ئەو یەکبوونی کووردە دەنگی کورد جارێکی تر بۆ خۆسەلماندن بۆ چەسپاندنی مافەکانی گەلی کورد بەتایبەتی لە ڕۆژئاوایە ئەمە بەڕاستی تورکیا ئەمەی بینیوە و ئەم هەڵوێستەی بینیوە و پشتیوانیکردنی وڵاتانی ئەوروپا و کۆنگرسی ئەمریکی و ئەو پرۆژەی کە ئێستا لە کۆنگرس هەیە بۆ پشتیوانی لە کورد ئەمانە هەمووی فشارێکە بۆ سەر تورکیا کە تورکیا هەنگاوی ئیجابی بنێ لە پرۆسەیەدا. زۆر سپاس دەکەین مامۆستا عومەر عەلی لە ستۆدیۆ هەروە لاولێرەوە کاگرێگر برادە سوپاسی بەڕێزیشت دەکەین سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.